بەڵام میهرەبان دەچێنێ تەوەری دومی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە ڕۆژی هاتوچۆ و ڕووداوەکانی هاتوچۆیە لە ساڵی 2023 دەبزانێت ساڵی 2023 لە ڕووی سەلامەتی هاتوچۆوە چ ساڵێک بۆ ئایا ڕووداوەکانی هاتوچۆ بەراورد بە ساڵی پێش خۆی زیادی کردووە کەمی کردووە ئایا ڕۆتی ڕێگەڵبانەکان تا چۆنە کاریگەریان لەسەر زیادبوونی هۆکارەکان یاخۆ زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ هەیە بۆ مەبەست ئێمە دەچێن لای زۆر بەڕێز ئەقید بەختیار محەممەد بەڕێبەری ڕاگەاندنی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕاستەخۆ لە سلێمان و لەگەڵمان دەبێت کاک بەختیار سڵاو لێ بێت باین باش کاک بەختیار دەستپێک دەپرسین ساڵی 2023 بەگشتی ساڵێک بۆ لە ڕووی ڕووداوەکانی هاتوچۆ هەروەها لە ڕووی سەلامەتی هاتوچۆوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان سڵاو ڕێز و حورمەتمان بۆ سەرجەمبینەرانی بەڕێزی کورسات لە هەرکوێک بن لە ڕاستیدا ساڵی 2023 ئێستا بۆ هەمووان دەزانین کۆتایی پێهاتووە ئەمە پێمان ناوتەوە ساڵی نوێ بۆ ئێمە بەراوردێکمان لەلا هەبێ لە نێوان پارساڵ لەگەڵ ساڵی پێشووتر ئەبێ پشت بەسین بە ئاماری ڕووداوەکانی یاخود قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ ئێستا لە شەن و کەوکردنی بەشە کۆتاییەکانی ئەو ئامارەین نامانوێت تەسەڕع و پەلە بکەین نەبا ناڕێکیکی تێدا بێ ئامارەکە ئەو چەند ڕۆژەی کە پشوو بووە لە کۆتا ساڵدا هەندێک لە فەرمانگاکان کاری کردوتە سەرەوەی کە ئەو ئامارانە چەند ڕۆژێک دواکەوتووە بەڵام بەگشتی بەراورد بە مانگەکانی تا مانگی دە و نزیک 11 شۆی لە بەردەستمان بووە ڕووداوەکان کەمتر بووە سپاس بۆخوا لە ڕووی گیان لە دەزانەوە ڕاستە گیان لە دەزان لە پرسی ڕووداوەکانی هاتوچۆ تا ئۆتۆمبیل هەبێت لە دنیادا ڕوودای هاتوچێ هەڕووەدا ینی ڕێکخراوی جیهانی WHO ئەومان پێ دەڵێ ساڵانە زیاتر لە میلیۆنێک و 250,000 مرۆڤ لە سەرانسەری دنیا بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لە دەسەدەن. بەڵام بەبوونی پابندبوونی شۆفێران بە یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ ئەو جۆرە بڕیارانی کە دەچێت لەلایەن وەزارەتی ناو حکومەت یاریمی کورسان بە شوێک لە شوەکان کاریگەری کردوتە سەر ڕووداوەکانی هاتوچۆ کە کەم ببێ وەدا ببەزێ لە ناو سۆشال میدیادا ڕووداوەکانی هاتوچۆ نمایش دەکرێت ئەمە ڕوئیایەکی وای دروست کردووە لە لای خەڵک کە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەڵکشان و زۆر زۆر بووە بەڵام بەپی ئامارەکان کە ئێمە لە بەردەستمانە ڕۆژانە بە دوواداچوونی بۆ دەکەین ئەومان بۆ دەرەکەوێت کە هێشتا هێڵی سووری نەبەزاندووە من دڵمانژانەکە ئەگەر تەنها مرۆڤێک بە ڕووداوی هاتوچۆی گیان لەدەست بدا بەڵام ئەمە واقعی حاڵە هاتەخۆ لە دنیادا لە سەرانسەری دنیادا نەگەیشتۆتە خاڵی سفر لە هیچ وڵاتێک ممکن نییە بە درێژایی ساڵێک تۆ بتوێ هیچ کەس بە ڕووداوی هاتوچۆی گیان لەدەست نەدات. باش کاک بەختیار ئەو ڕووداوانەی کە بوونیان هەیە بە دیاریکراوی ئەوەی بە دوواداچوون و لێکۆڵینەوە کرابێ لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ خۆی لەچی دابینێتەوە ئایا نەبوونی هۆشیاریە یاخود نەبوونی سەلامەتی ڕێگەوبانە بە دیاریکراوی زۆرترین ئەو قوربانیانی کە هۆکارەکەی ڕووداوی هاتوچۆ بووە بابەتەکە چی بووە پەیوەندی بە نەبوونی هۆشیاریەوە هەبووە یاخود بابەتی دیکە لە پشتیەوە هەیە لە ڕاستیدا ڕەنگە مەسەلەکە هەر هۆشیاری نەبێت چکە بەگشتی تۆ بڕوانە هەر شۆفێرێک دەگاتە خاڵێکی چێکپۆینتێکی هاتوچیان مەفرزەیەکی هاتوچۆیی ببینە هەمووی بە شێوازێکی ناهەست ئەگەر پشتێنی سەلامەتی بەکارنهێنابێک سەر بە پەلەپەل پشتێنەکە بەکارێنێ ئەگەر موبایلی پێ بێخێرا دایانێ واتە هەموو شۆفێرێک دەزانێت کامە کاری یاساییە و کامە کاری نایاساییە بەڵام بەگشتی ببوورە سەدایەک هەیە لە لای من ئەگەر ئەو هاوڕێیانەمان بۆمان چاکەن سپاسانەکەم دەنگ دەداتەوە بەڵام بەگشتی ئەوەی ئێمە تێڕوان چاتان خۆش بێ بەڵام بەگشتی ئەوەی ئێمە تێڕوانینمان بۆ کردووە فاکتەری خێرایی زۆر زۆر حزوری هەیە لە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەو مەسافە ئستۆپە لە برێککردن کاتێکە کەشف هێڵکاری دەکەین بەهۆی قەباری زیانەکان کە دەبینین معلومی بەڕێسانە ئەگەر خێرایی ئۆتۆمبیلەکان لۆژیکی بێەوە پێی ئەو خێرانەی کە هاتوچۆ لە ڕێ ئەندازەی هاتوچۆ هێماکان دانراوە چ لە ناو شارەکان چ لە ڕێگەبانەکانی دەروی شار بێ زیانە مادیەکانی کەم دەبێت بەڵام کاتێک کە خێرایی زۆر بێ گورزی پێکدادانەکان زیادەکە هیچ ئۆتۆمبیلێک بەرگەی ناگرێت دواتر شۆفێر و سەرنشینی ناو ئۆتۆمبیلەکان گیان لە دەسەدەن فاکتەری دووەم کە لە پار ساڵە دیراسەمان بۆ کرد و ئەم ساڵیش لە بەردەستمانایە کەم ئاگاییە یان بێ ئاگایی ینی دەبینی لە پڕ شۆفێرێک لین دەگۆڕێت ئەم سایت بە ئەو سای دەگۆڕێ ئەم جۆرە هەڵانە لە ڕاستیدا بێگومان هەموو هەوکارەکان نییە ئەمە بەڵام زیاتر ئەم چەند هۆکارەیە کە دەبێتە هۆکاری گیان لە دەستدان فاکتەری سێهەم بۆ نمونە لە ساڵی 2022
مەسلەی مینۆشی بووە کە کاریگەری هەبووە لەسەر ڕووداوەکانی هاتووە دواتر هۆکارەکانی تر ڕیزبندیان بەستووە ئێستا لە شوێنوکەوی ئەم پرساین و خەریکە 2023مان لە بەردەست گەڵاڵای بێ و دەیخێنە بەرچاوی بینەرانی بەڕێز و هاوڵاتیان هۆکارەکان چی بووە. بەڵێ باست لە خاڵێکی زۆر گرنگگر ئەویش ئەوەیە کە بەشێک لە هۆکارەکان بۆ ناهۆشیاری شۆفێران دەگەڕێتەوە بەتایبەتی لاواعی نەبوونی شۆفێران سەبارە بە گۆڕینی سایدەکان سەبارە بۆی کە چۆن بتوانن لە شقامێکی گشتیدا لە شوێنێکی قەرەباڵغدا شۆفێری بکەن. ئەو هیچ کۆنتاکێکتان لەگەڵ میسینگەکاندا هەیە بۆ ئەوەی کە بتوان ڕێنمایی پێویست بۆی بتوانن وانی پێویست بدەن بە شۆفێران لە کاتی وەرگرتنی مۆڵەتی شۆفێریدا ئایا کاریگەری دەبێت لەسەر کەمبوونی ڕووداوەکانی هاتوچۆ؟ بێگومان نەک کۆنتاکت ئێمە پەیوەندی ڕاستەوە خۆی ڕۆژانەمان هەیە چونکە لەبەرەوەی کاری نووسنگەکانی فێرکردنی شۆفێری وابەستەکراوە بە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی و ڕۆژان ینی ئێمە بەشمان هەیە لە ناو هاتوچۆی سێمانی لە ناو بەشی مۆڵەت هەر بەش ببوورە هۆبەیەک هەر هۆبەکە ناوی هۆبەی چاودێری نووسنگەکانی مۆڵەتی شۆفێریە ڕۆژانە نووسنگەکانی شۆفێری دێن بۆ ئێرە چەند فێرخوازیان ئامادەیە بۆ تاقیکردنەوەی تیۆری ئەیهێن بەشی مۆڵەت چەند فێرخوازیان هەیە ئامادەیە بۆ تاقیکردنەوەی پراکتیکی ئەوانش ئاماداکەن لەبەر پەیوەندیەکان زۆرە ئەوەی کە لەسەر شارمانەوەکو هاتوچۆ لە ڕووی وانە یاسایەکان لە ڕووی چاودێرین کاری نووسنگەکان لە ڕووی تاقیکردنەوەی تیۆری و پراکتیکیان و نووسنگەکان خۆشیان ئەو وانانی کە پێشکەشی دەکەن بۆ فێرخوازەکان ئەوەی کە پێویستە جێبەجێ دەکەین و دەیخینە بەردەمی ئەو بەڕێزانی کە خوازیارن مۆڵەتی شۆفێری بەدەست بێن ئەوەی کە دەمێنێتەوانێ ئاسی پامەتبوونی و شۆفێرە بەوەی ڕێنمانی کە پێشووتر وەریگردووە لە هیچ نووسنگەیەک لە هیچ مؤسسەی کاتشۆ لە هەرێمی کوردستاندا بەلامانەوە نۆرمەڵ نەبوو بە خەڵکمان نەوتووە تۆ ئاسایە بڕۆ سەریع بڕۆ تۆ پشتێنی سەلامەتیش بەکارنێنی لە ناوشارە کێشە نییە کەس ئەم جۆرە قسانەی نەکردووەوە هیچ یاساڕێنەوەیەک ڕێگەبەوە نادا بەڵام ئەمە ئیلتیزامی ئینسانەکانە لە کۆتاییدا دوای ئەوەی کە ئەو بەڵگە نامە فەرمیەی کە بەدەستێنا کە ناوی مۆڵەتی شۆفێریە ئیدی دەبێ بە پرۆسی عقلگەرایی خۆی شۆفێری بکە ئەبێ خۆی حەکیمی حاڵی خۆی بێەوە بە ئاگا بێ لەوەی کە شۆفێری دەکات چی تێدایە ئەگەر هەمومان پشتێنی سەلامەتی بەکاربێنین یعنی گەر خوا نەخواست ئەگەر تووشی ڕوودا ببین وەک کورد دەڵێ وەک ماڵمان دەڕوا با سەرمان نەڕوا با بە سەلامەتانە بینێ دەروانێ لە کۆتاییدا پشتێنی سەلامەتی ئامرازەکانی سەلامەتی لە ناو ئۆتۆمبیل پابندبوون بۆ خێرانی کە دیاری کراوە هەندێک سەرپێکی هەیە نەکرێ ئەن شۆفێر دەبینی دەڕوا بەدەستی مۆبایلەکەی گرتووە و شۆفێریش دەکا سەر لە خۆی و شۆفێرانی دوای خۆشی شێواندووە تایی ئۆتۆمبیلەکەی بەشێکی لەم لای هێڵەکەی هێڵا بچڕەکەی سەر شقامەکە و بەشێکی لەو لای ئەواتە خۆی بۆ ساغ نابێتەوە بۆ چونکە تەرکیز فۆکس لە لای پرۆسی شۆفێری نەماوە ئاگای لەو مۆبایلەیە ئەو قسانی کە بۆی دێت و بیر لە وەڵامەکەی دەکاتەوە و ئەسڵەن ئاگای لە سەر شقامەکە نەماوە ئەمانە وا دەکەن کە لە کۆتاییدا بێگومان ڕووداوی هاتوچۆی دروستەکەن. باشە کاک بەختیار بابەتێکی دیکە کە پەیوەندی بە سەلامەتی گیانی شۆفێرانەوە هەیە ئەو ڕێکارانن کە دەگیرێتە بەر لەسەر شقامەکان بە شێوەیەکی گشتی لە بوونی ڕێنماییەکانی هاتوچۆ لەو هێڵانی کە لەسەر شقامەکان هەیە تا چنددە ئەمانە هەوڵدراوە بە تایبەتر لە ناوچە دوورە دەستەکانی شکاریانە سەر بکرێت بۆی ڕووداوی هاتوچۆکەم بکرێتەوە. لە ڕاستیدا کاروباری هاتوچۆ تەنها لە ناو سنتەری شارەکان نییە ئێمە هاتبوون و هاتوچۆی بەڕێوبەرەتی هاتوچۆی قەزای ناوەندمان هەیە بنکەکانی هاتوچۆمان هەیە لە سەررجەم قەزا و ناحەکان سەرقاڵی پرسی مۆڵەتی شۆفێرین سەرقاڵی لێپرسینەوەن لە ڕۆژانەدا لە کارەکانی خۆیاندا ئێمە حقیقەتێک دەبێ بزانین وەک پێشینان دەڵێن چەپڵە بە دەستێک لێ نادرێ هیچ دام و دەستگایەکی حکومی بەتەنا مۆفەق نابێ ئەگەر تێگەیشتنی یاخود تاکەکانی کۆمەلگای لەگەڵانە بێ لە ناو پرۆسی هاتوچۆشدا ئەم حقیقەتە ڕاستە هیچ بەڕێوەبەرایەتێکی هاتوچۆ مۆفەق نابێت لە سنووری پارێزگاکەی خۆی هەموو کارەکانی وەکو خۆی جێبەجێ بکە ئەگەر هەماهەنگی و تێگەیشتن و جێبەجێکردنی یاسا لەلایەن بەکارهێنەری شەقام نەبێ دەستەواژەی بەکارهێنەری شەقاماتە شۆفێر سەرنشین پیادەڕەو ئەمە ئەرکی هەمومانە ینی تۆ بڕوانە منی هاوڵاتی جاری وایە پێویستم بەوەیە کە لە دوکانێک شتێک بکڕم خەڵک دەبینین بەس بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکەی خۆی مەرامەکەی خۆی جێبەجێ بکە ئۆتۆمبیلەکەی لاونی و ڕاگرتووە بەشێکی شقامەکەی بربەست کردو ئاستەنگی هاتوچۆی دروست کردووە وەک کوردەڵێ قیروسیال هەموو خەڵکەکە بەس بۆ ئەوی بچێ بۆ نمونە لەو نانەوایە بای 1000 دینار نان بکڕێ سەرەی گرتووە ئەم هەموو خەڵکە سەرەکە تەزیق بۆ شقامەکە هۆڕن لێدەن جار بەجار ئەگەر ئەو ڕێک بداتەوانێ وە خۆی ناکە بە
خاوەنی ئەو کێشەیە یعنی ئەمە نمونەیەکە لە نمونونەکان کەواتە بە تێگەیشتنی هەردوولا بە هەماهەنگی هەردوولا ینی خۆ هیچ نەبێ بەڕێزیان ئەگەر هیچ نەبێ خاتون لەبەر کوور دەڵێ لەبەر چاوی خاتری چاوی کاڵی یاساش نەبێ لەبەر خاتری سەلامەتی خۆمان ماڵ و منداڵمان ئەوانی کە لەسەر شقامەکان باساکان جێبەجێ بکەین بۆ ئەوی کە بپارێزرین لە ڕوودا و کارەسەتەکانی هاتوچۆ. بەڵێ کامێرەکانی چاودێری کە بەگشتی لە شقامەکان لە شوێنە گشتیەکان دەدادەنرێت تا چەندێک ئەمە کاریگەری هەیە لەسەر زیادبوون یاخود کەمبوونی ڕووداوەکانی هاتوچۆ تایبەتی لەم ماوەی کۆتاییدا کە کامێرەی پۆینت تۆ پۆینت لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا پەیڕوو دەکرێت. بەپێی ئەو داتانی کە لە بەردەستمانە لەو ڕۆژەی کامێرەی پۆینت و پۆینت لە هەر شوێنێک دانرابێ بۆ نمونە لە سلێمانی ئێمە تەنها لە سلێمانی بەرچاوڕوونێک بۆ شۆفێرانی بەڕێز و خۆشەویست لە سلێمانی تا ئێستا هەنگاوی دانانی کامێرەی پۆینت و پۆینت تەنها لە نێوان تاسووجە بەرەو دوکانە وە بە پێچەوانە لە دوکان تا دەواازەی دوکان تاوەکو تاسووجە تەنها لەو شقامە بە هەردوو لین ڕۆشتن و هاتن لەو ڕۆژەی دانراوە هەتاوەکو ئەمڕۆ ڕووداوێکی گیان لە دەستدانمان نەبووە لەو سنوورەدا لە ڕابردوودا وەکو هەر شقامێکی دەرەوەی شار بە بەردەوامی گیان لە دەستدانمان هەبووە گەرچی لەوێ دوو شقامی جیاواز بربەستی ئاستیش لەبەی نابوو یان هێڵکاریکی باشی تێدا بووە بەڵام هەر ڕووداوی و کارەساتی لێکەوتەوە بۆ چونکە تیژڕەوەیەکی زۆر هەبوو لەو سنوورەدا وای دەکرد کە گیان لە دەستدان لێبێتەوە یعنی من لە یادمە وەکو تیمی ڕاگەاندنی هاتوچۆی سێمانی بەڕێسان دەزانن فەرمانگەی ئێمە لە تاسلوژەیە واتە نزیکینی تر لەسەر ڕێگەی تاسوجە بەرەو دوکانین ئەو ڕووداوانی کە ڕویان دەدالوێ بەشی کۆنتترۆلی هاتوچۆی سێمانی ئاگاداریان دەکردین یان هاتوچۆی دوکان ئاگاداریان دەکردین دەیان و ڕووداوێکی قورسەیە گیان لە دەستدانی تیابێت بەپەلە لێرە لەگەڵ ستافی ڕاگەاندن وێنەگرانی ئەم بەشە بەڕێکەوتین بۆ شوێنی ڕووداوەکە کاتێک گەیشتونەتە ئەو شوێنە ڕووماڵی ئەو کارەساتەمان کردووە تەواو بووین وەکو کاری ڕاگەاندن و میدیای هاتوچۆیی گەڕاوینەتەوە بەر لەوەی بگەینە ناو بەڕێوەبەرهاتی هاتوچۆ لە تاسوژ دووبارە پەیوەندیمان پێوە کردوتیانە ڕووداوێکی گیان لە دەستداری تیا بووە ئێوتومانە ئێستا چین جێبەجێمان گوتیان نا ئەو ڕووداوە ڕووداوێکی تریش بۆ گیان لە دەستدانی تیا بووە ئەمەندە ڕووداوی تیان ڕووەدا یعنی تۆ سەیریکە لەوەتەی کامێرەی پۆینت و پۆینت دانراوە لەوێ گیان لە دەستدان نەماوە یەک دوو حاڵەتمان بووە ڕووداوە بووە زیانی مادی تیا بووە ئەویش کەمێکێک ینی ڕووداوەکەوانە بۆ کە ئۆتۆمبیلەکە تاو تێک بشکێ بەڵام گیان لە دەستدانمان نەبووە جا تۆ چی لەوە مهمتر هەبێ کە ژیانی ئینسانەکان بپارێزی لە ڕووداوەکانی هاتوشۆ کامێرەی تو پۆینت پۆینت بۆ نمونە پارێزگای هەولێر لە هەندێک شوێنی تریش هەیە بە هەمان شێ ئەوانش ئەو سەرنجیان هەیە کە لەو شوێنەدا بۆتە بربەستێک بۆ پرسی گیان لە دەستدان و زیانی گیانی بۆ بەکارهێنەرانی شقام لەو سنوورەدا کە دانراوە بۆی ئومێد دەکەین کە هاوڵاتیان تێبگەن بە شۆفێرانی بەڕێز تێبگەن کاتێک کە پابند بوون لەیان دروستە بێ بە حکمێ و کە تەکنەلۆژیای ینی بۆی ئەڵێ تووشی غەرامە نەبم ناچارە لەسەر خۆی بەهێمنانە لێ بخڕێ خۆی ئمە خاویەک لە شۆفێری نییە تەنها پابند بە ئەو پابند بوون نەبزانە چی لێکەوتەوەوانێ ئەوەی لێکەوتەوە کە سەلامەت بوون بەڵێ بابەتێکی دیکایە بەشێک لە ئۆتۆمبیلە با بڵێن بێتابلویانە خودت سەردانی کە لە هەرێمی کوردستانان ئەوە لەبەر چاو دەگرن کە ئەمە غرامە با بڵێن ئەگەر خێراش بن ئەو کامێرانە لایەنگرێت ئەمە تا چەندە با بڵێن بابەتەکە دروستە و تا چەندە کاریگەریشی لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ هەبووە ئێمە باواقعی بین ئێمە لە ناو عێراقا دەژین هێشتا جموجۆڵی ئۆتۆمبیلەکان خۆ ئێمە وڵاتێکی سربەخۆنین هەرێمی کوردستان بەپێی ئەو دەستوری کە لە عێراقدا هەیە هەرێمێکی سربەخۆین بەڵام بەشێکین لە عێراق جموجۆڵی هاوڵاتیانی عێراق چ لە ناوڕاست و چ لە باشوور و بەشی خوار و عێراق هاتوچۆیەکی بەردەوام هەیە لە نێوان ئەو بەشانەی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان دێنە هەولێری پایتەخت دێنە پارێزگای سێبانی ئەم هەموو شۆکردنە بێگومان بەهۆی ئەو ئامرازی کە پێی دەوترێ ئۆتۆمبیلەکانی ئەوانیش تابلۆیەکی ترە سەرەتاکانی لە پارێزگەکانی خۆیانە ڕاستە لە ئێستادا هێشتا ئەو کۆنتاکتە دروست نەبووە کە ئەو سەرفیەچانی کە تۆمار کراوە بنێرێت بۆ هاتوچۆکان بۆی لێ ئیجراتیان لەگەڵا بکرێت دەراوێشت ئەو ئیجراتانە لە ئایندەدا ئەو شۆفێران دووبارە کە گەڕانەوەم جارە ئیلتیزامەکەن بەڵام ئەو واقعش دەبێ هەموو شۆفێرێک بزانێ کامێرەکانی چاودێری خێرایی بۆ پرۆگرام نەکراون ئیلا تابلۆی ناو هەرێمی کوردستان وێنە بگرێ و ئەوانەی تر وێنە نەگرێ واتە بە معنایەکی تر هەموو تابلۆکان هەموو جۆرە ئۆتۆمبیلێک دەگرێت
بێ و تۆمار کراوە و سیف کراوە ماوەتەوانێ تا ڕۆژێک لە ڕۆژان کە جۆرێک لە کۆنتاک دروستە بێ لە نێوان دام و دەستگەکانی هاتوچە هەرێمی کوردستان و ناو عێراق ئەو دەمە ئاڵ و گۆڕ دەبێت لە ناردنی سزاکان بۆ ئەو پارێزگانەش. بەڵێ کاک بەختیار وەکو کۆتا پرسیار دەمێت ئەوە ئاماژە پێ بدەین هەندێک بابەت هەیە پەیوەندی بە کوالێتیە ئۆتۆمبیلانەوە هەیە زۆر جار کە ئۆتۆمبیلەکان پێکدادان دەکەی دەبینی بەشێک لە ئۆتۆمبیلەکان بەڕاستی کە بوون بە دوو پارچەوە ئەمە پەیوەندی بە کوالێتیەوە هەیە و مردنی بە کۆمەڵی شتەی داڕوو دەدات بۆ ئەم بابەتە چ هەنگاوێک دەنێن چ ڕێکاری گیراوەتە بەر تا چەندە هەوڵ دراوە کوالێتی ئۆتۆمبیلەکان لەبەر چاو بگیرێت لەبەری لە کاتی پێکدادانیش هەر چۆنێک بێ زیانەکان کەمتر بێتەوە. لە ڕاستیدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەتایبەت 3-4 ساڵی ڕابردوو کۆمەڵێک بڕیاری تۆکمە و چاک و باش لە ڕووی سەلامەتیەوە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان لەم ڕۆدا دەرکراوە یعنی دەست قورس کراوە لەوەی ئۆتۆمبیلانە چۆن تۆمار بکرێت ئەسڵەن ژمارەیەک ئۆتۆمبیل هەیە لەناو هەرێمی کوردستاندا تا ئێستا تۆمار نەکراون و ڕەنگە چەند هەوڵ دراوە هاتوچۆ دەکەن خاوەنەکانیان بۆ هاتوچۆی هەولێر دوهۆک سلێمانی بۆی تۆمار بکرێ بەڵام کۆمەڵێک ڕێنمایی هەیە ڕێگرێ لەوەی ئۆتۆمبیلە تۆمار بکرێ بۆچی ڕێگرێ لەبەرەوەی کە لە پرۆسەی پشکنینی ئۆتۆمبیلە لە ڕێی بەڕادەکان لە ڕێی ئەو ئامێرانی کە تەواجودیان هەیە لە ناو پشکنینەکان تاقیگەکان ببورن فەحسەکان بۆمان دەرکەوتە ئۆتۆمبیلانە شیاونین بۆ تۆمارکردن کە شیاو نەبێ ئیدی تۆمار ناکرێ ئەبێ هۆشیارێکی تاکیش لەم ڕۆدا هەبێ من ئەچم پارێکی زۆر بە ئۆتۆمبیلێک دەدەم ئەگەر بزانم تۆمار ناکرێ بڕاوەیە نازام جۆری پێکدادانەکەی گەشتۆتە بەشی ناوە یانە ئۆتۆمبیلە پێشتر تووشی کەوتۆتە ناو لافاوێکەوە ئەوەی کە پرۆسەیەکی وا هەیە کە پێی دەوترێت ئۆتۆمبیلانی بەر لافاو کەوتون یان سوتاون یان هەر جۆرە خەلەلێکی ئاوا گەورە هەیە ێ باشە من بۆچی پارەی پێدەدەم چی زۆر وەک دەڵێن ئۆتۆمبیل زۆرە ئەو نادانێکی ترە کڕم کە سالامەتانە بێ و قابلی تۆمارکردن بێ ئەوەی بکرێ بە هاتوچۆ بە هەڕەمەکی هەر ئۆتۆمبیلێک هاتو تۆمار نەکراوە بەشێکی زۆری شەیە ئێمڕۆ کێشەیەک هەیە لە ناهەرێمی کوردستان ئۆتۆمبیل هەیە بۆتە ئەمری واقع بەڵام تۆمار ناکرێن بۆ چونکە دام و دەستگاکانی هاتوچۆ ئەو وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان تێدەگا ئەم ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیل نین بەناو ئۆتۆمبیلن بەڵام بەرگەی گورزی پێکدادان ناگرن خۆیان ڕناگرن لەسەر شقامەکان لە خێرایە دیاریکراوەکاندا بۆیە تۆمار ناکرێن کەواتە ئەوەی کە کراوە پێویستە بکرێت کراوە ناڵێن کەم و کورتی نییە بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە وەعی هاوڵاتیشە ئۆتۆمبیلێک بۆچی من بکڕم وەکوی تۆ زەویەک بکڕی بزانی هیچ بنەمایەکی یاسایی نییە یعنی سبینێ ئەگەر خانوویش دروستکەی شارەوانی ڕەنگە بێت لێشت تێک بدا بۆ چکە هیچ بنەمایەکی نیە ئێکەواتە منی هاوڵاتی ژەگەر بزانم ئۆتۆمبیلێک کەڵکی تۆمارکردنی بێت نەیکڕم باشترە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەقیت بەختیار محەممەد بەڕێبەری ڕێکخراوەی هاتوچۆی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ بەڕێستان.